چێژوەرە ئەگرم لە دروستکردنی خواردن چێژوەرەکەم و ئەچینە دەشتی شەوانێ هەر خۆم عیلایە ئەمانە لەگەڵ برادرایچم هەر خۆم سەرۆکاری شتانەکەم قوربان برنجەکانمان بەداڵێنین بەڵێ بەبێ گومان بەبێ دوو دڵی ئەو شێفە ئەگەر تاقەیەک هەیە ئەگەر نەیبێ ئەو خواردنش وا دەرناچێەوەی کە تۆتەیە 100% وایە ماتیقەکەی خۆم بۆ نمونە لە بەکرەجۆ خەڵک بێتی لە بەکرەجۆ هاتم خەڵک بێتی لە وانەوە هات خەڵک لە ڕاپەڕینەوە هاتوون لە خواتریش بەڵام خارجی سلێمانی نا لە سێ ساقیش هەبووە لە سێ ساقیش هاتووە بە قسەی خۆیان یعنی هەزار ڕەحمەت بوویان بۆ چواتێتی خواردەکانمان زۆر بەدڵ بووە کەبابمان هەیە گورچیلەمان هەیە جگەرمان هەیە گون و گورچی لەو ئەمانە گۆشتی فرێشە هەموو شتەکانمان فرێشە لای حاجی ڕەحیمی قەساب گۆشتەکانیانی گۆشتەکانمە هەر هەمی ساغە و پاکە و فرێشە وڵا سوپاس بۆ خوا ڕێز و حرمەتێکی زۆر باشمان هەیە ناو ئەم شارەیە و سوپاسی خوای گەورەی لەسەرەکە زۆر شاناتی پێوەکەم و سەرکەوتوشم سوپاس بۆ خوا و بژێوی ماڵ و ماڵیشم هەر لەسەر ئەمەیە و زۆر سوپاسی خوا ئەەکەم زۆر باشە زۆر مرتاحم